ئامادیارە وەک دەزانن چەند ڕۆژێکە یان دەکرێ بڵین ئەمڕۆ دوێنێ بابەتێک کە بۆتە جێگەی باس وە لێکدانەوە و قسەی زۆری لەسەر دەکرێت دەست بەسەرکردن یاخود گرتنی دوو کەسن و بە تۆمەتی جیاواز یەکێکیان ڕۆژنامەنووسە و یەکێکی دیک ئەشیان دیارە لەسەر کەیسێکی مەدەنی دەستگیر کراوە بەڵام بەداخەوە ئەم بابەتە لێکدانەوەی جیاوازی بۆ کرا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەسەر ئاستی تاک و خەڵک بەگشتی باز لەوە دەکرێت کە گوایە ئەم دوو کەسەکە لە پارێزگای سلێمانی بە فەرمانی دادوەر دەستگیر کراون دەستگیرکردنەکانیان ئامانجدارە و هەروەها بە جۆرێکی دیکەواتە دەستی لە پشتەوەیە و فشاری لایەنێکی سیاسیە بۆ دەست بەسەرکردنی ئەم دوو کەسە لە کاتێکدا کەیسەکان جیاوازە دەمەوێت ورتر قسە لەسەر ئەم بابەتە بکەم وەزانیاری زیاتر بخەمە ڕوو لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆ بەڕێز کاروان ئەنوەر سەرۆکی لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کاروان بەخێر بێی سوپاس بۆ ئامادەبوونە جەنابەت بەو پێیکە هەردوو کلۆ بەڕێزانە لە سندیکاکەی بەڕێستان ئەندامن دڵنیام ئاگاد لە ناوەڕۆکی بابەتەکەیە پێم بڵێ هۆکاری دەست بە سەرکردنی ئەم دوو کەسە چییە؟ ئێوارەت باش سەرتیبمان و نەبی ڕۆژێکی دوور درێژ بوو بۆ ڕۆژنامەنووسانی سلێمانی چکە بەڕاستی وەک تو باست کرد ئەم سوۆسیال میدیایە هەنێک خەڵک ڕاکێشێتە ناو مۆزوعەوە کە ناوەڕۆک و کرۆکی بابەتەکە لە بیری خەڵک بەرێتەوە ڕۆژنامەنووس تاکی ئەم کۆمەڵگایە ڕۆژنامەنووس جیاوازەکەی تەنها ئەوەیە کە کارێکەکات کارەکەی پێوتر کاری ڕۆژنامەنووسی ئیدینا لە بەردەمی یاسا و ڕێسا ئێمە ڕۆژنامەنووس هیچ حەسانەیەکمان نییە بەڵام بەپی یاسای کاری ڕۆژنامەوانی حەسانەیەکمان هەیە نیمچە حەسانەیە کە لەسەر کاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس دەستگیر ناکرێت ئەماوە وەک چۆن لە یاسای کاری ڕۆژنامەوانی هەیەڵە هیچ کەناڵێکی میدیایی دا ناخرێت بەڵام غەرامەکرێت ئەمانە کۆمەڵی یاسا و ڕێسان ئێمە لە ساڵی ناوەڕاستی 2000ەکانەوە ئەم یاسایە نەمان هەیە لێرە و لێ ڕۆژنامەنووس بانگەکرێت بانگێش دەکرێت بابەت بڵاوە کاتەوە بەپی یاسا لێکۆڵینەوەی لەگەڵەکرێت بۆ لەبەری بابەتێک هەیە بەرامبەر پێوترێ سکاڵاکار جاری وای ڕۆژنامەنووس خۆی سکاڵاکارە جاروای سکاڵە لێکراوە ئێمە هەوڵەکەمان ئەوەیە کە ئێستا کاری ڕۆژنامەوانی بکەین بە پیشە دوو یاسا بەرقەرابی لە کاری ڕۆژنامەوانیە یعنی یەک لەو کێشانی کە ئێمە هەماناڵین با یاسا بەرقەرار بێن نەک ئەوەی کە تۆ ڕۆژنامەنووس بێنی تیرۆریکەیت و کەسیش بۆی نەبێت لێکۆڵینەوەکە نەگەوەی تۆ ڕۆژنامەنووس بێنی حکمی بیت و سیندانی بکەیت و بیخەیتە زیندانەوە حکم درابێت بەپی یاسایە کە لە دەروی هەرێمات بێ ئەمەی کە لە سلێمانی ڕوویە لەم دووسێ ڕۆژەیە بابەتێکی ڕۆژانی ئێمە ڕۆژانە هەمانە ینی من بەرمەوەی بینەریش ئەوە ببینێت ئەبم شێوەیە ئێمە کاروباری سلێمانی بەڕێک ئەمە هەموو کەیسی ڕۆژنامەنووسیە هەمووی بابەتن لەسەر ڕۆژنامەنووسەکانی خۆمان ئەمەی سلێمانی نازان شارەکانی کە چۆن و چۆنیە هەموو ڕۆژنامەنووسێکانی بوون منەی سەرمەوانی لە بەردەستی جەناب هەریەکەیان هەر بەریدەی لەوانەیە بڵێن 5 نامەشی تایە هەر زەرفەی 5 کەیسی تایە هەر کەیسەی ناوی چەند ڕۆژنامەنووسێکی تایە ئەمە شتێکی تازە نییە کە ڕۆژنامەنووس بانگ بکرێت بە پی یاسا لێکۆڵینەوەی لەگەڵ بکرێت ئەگەر کەیسەکە ڕۆژنامەنووسی بەوانە کەیسی ڕۆژنامەنووسین ئەمە هەمویان من بەرپرسم لە سلێمانی بەرپرسین لە ئەلفتایای کەیسەکان بۆ لەبەری بابەتێکی بڵاو کردوتەوە لە کەناڵێکی ڕێگە پێدراوە کەسێک سکاڵای لێ کرد ئەمە واریدە چونکە ناکرێت ڕۆژنامەنووس معسووم بێ ینی با بڵین لە گوناه بەخشرا بێت ڕۆژنامەنووس لەسەر کەیسی ڕۆژنامەنووسی بانگەکرێت ئەگەر کەیسەکەی دۆڕان غەرامە ئەکرێت ئەگەر بردیەوە داوای قەرە بووە کات ئێمە ئەم 10 ساڵی ڕابردوو یان ساڵی ڕابردوو من لە سلێمانی بەم شێوەی ئیشوکارمان کردو ئەمانش هەمووی ناوی ڕۆژنامەنووسەکانن کە بانگەکرێن کە لێکۆڵینەوەیانەکە ناوی شارەزاکان کە داوا ئەکەن ئێمە شارەزا بنێنی زۆر جار دادوەر ئەگەر کەیسەکەی بۆ یەکلا نکرێتەوە پشت بە شارەزا ئەبەستێ شارەزا کیە ئەو کەسێک کە لە بواری ڕۆژنامەنووسیە شارەزایی لە دادوەرەکە زیاترە لە بوارەکەیە نەک لە یاساکەیە لە بواری ڕۆژنامەوانی بۆ منە جملەیەکی نووسیوە عیبارەتێکی هەیە وێنەیەکی بەکارهێناوە فۆتەیەکە گرتەیەکی ڤیدیۆیە ئەمانە کەیسی ڕۆژنامەنووسی بەم شێوەیە لە سلێمانی هەڵکراوە زۆر واریدە بەنسبەتی ئێمەوە شتەکە دەگمەن نییە بەڵام لەم دووسێ ڕۆژی ڕابردووە بە غەرەزێک ینی بە بابەتێک عیمات ئەندامی لە سندیکای ڕۆژنامەنووسە بەڵام ڕۆژنامەنووسە کە ئێمە پەیوەندیکی باشی لەگەڵ لە سلێمانی هەیە هەموو جارێک ئێمە خۆمان پشگیریمان کردو پشگیریەکەشی بۆ ئەنووسی کەیسێکی هەبوو یەک لەو کەیسانی کە بەدەر لە خانی ڕۆژنامەنووسیە
کەڵم بەدەر لە خانی ڕۆژنامەنووسی ئێمە ڕۆژنامەنووسین هەندێکمان کێشەی خێزانیمان هەیە هەندێکمان کێشەی ماڵمان هەیە ئیدارەمان هەیە خەرجیمان هەیە قەرزارە بین قەرزین ئەمانە هەمووی مواضعی مەدەنی بەڵام خۆ ڕۆژنامەنووس کە ئەمەی کرد نابێ بۆی بخێتەوە قاڵب ڕۆژنامەنووس یەک لەو کەسانی عیماد لەگەڵ کۆنە هەواڵێکی خۆی کۆنە برادێکی خۆیەتی کە قسە لەم و قسە لەو کراوە لە زمانی مەسنجەرە بووە بە بابڕین زمانێکی ڕقی زبری تەشهیرایی بەکار هاتووە کە زۆرە تاڕە سەفتەیەک ئەوەنە وەرەقە لەو زمانە هەیە ئەمە ڕاستە ڕۆژنامەنووسە بەڵام ئەم کەسەکان لە دەرەوەی کارەکەی لە دەرەوەی کاری ڕۆژنامەنووسیە ینی کەسێک مەسەرەن شەخی عشیرەتە بەڵام ئەگەر دکتۆرا بێنێتە خۆی وازە شەخی عشیرەتەکەی بێنی ینی ئەم شتانە ورد بوونەتەوە ئەم کەیسە ئاوا هەیە چەند جارێک من هەردووکیانم بینیوە ویستمە ڕێکیان خام یعنی پێویست بۆ هەڵایە نەئەکرد کە لە هەولێرەوە لە نقابێ ڕۆژنامەنووسانەوە تووشی هیستریایەکی ئاوایی بۆ شێوێ بن و بە هەمومانە هەڵشاخێن و بەڵێ عیماد خۆی قەنەعەتی هێناوەش بابەتەکانم بۆ باس کردو عیمادیان تۆ بەلانی کەم ڕۆژێک بۆ 2 ڕۆژ ئەبێ دەزیر بکرێ بەپی یاسای خراپبەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان تو بابەتێکە دێناوە قسەی تایە جنێوی تایە تەشیری تایە بەرامبەرەکەت سکاڵای لەسەر تۆمار کردووی یاسا کەستان ناخوێنێتەوە بڵێت تۆ لە باسی ئیشەکەی لەبەرەوەی تۆ مۆزوعەکە دوایە ئەم لە دادگەری کۆمەڵی دادگەری ئیشەکان نەخێر یاساکەڵێت تۆ تەشیرت کردووە بەپی یاساکە بەلانی کەم 15 ڕۆژ تەوقیفی بۆ نووسی دادگەر بەڵام 2 ڕۆژ لە تەوقیفە بە 500,000 کەفارەت خۆی پێم وتوتون 500,000 کەفارەت حازرکە یا ڕۆژی یەکەم یا ڕۆژی دووەم میتە دەرەوە مۆزوعەکەت ئەوەیە تەشیرە لە دەرەوەی مۆزوعەکەیە یعنی ئەمە پێش ڕووداوەکان ڕووبا هەموو پلانەکەمان بۆ داناوە بەڵام کە عیماد ئەڕاتە بەردەمی دادوەر و دادوەر بەپی یاسای خراپبەکارهێنانی ئامێر ئەڕاتە ژوورە هەڵایەک دروست بووە سلێمانی ئازادیتیان نەماوە جارێ ئەوە مەسەر و بابەتە ئەمە کەیسەکە ئەمە لوبی کەیسەکەی ناوەڕۆکی کەیسەکەیە بە هیچ شێوەیەک بە هەردووچیانم وتووە هەم ئەوەی کە سکاڵاکارە هیوا عوسمان هەم ئەوەی کە سکاڵا لێکراوە عیماد ئەم کەیسەی ئێوە لە دەرەوەی کاری ڕۆژنامەوانی بەڵام من قسێکی خێتان بۆ ئەەکەم بۆکەمە خۆی تەنازل لە داواکەی بکە هیوا هەتاوەکو نەبێ بە مۆزوع ئاواهی لێبێ کە بێ بە مۆزوع خەڵک هاتوتە ناو مۆزوعکە و کۆمنتی نووسی و نازانێ مەسەلە چییە بەدەیان پریشک و تەشەربەری هەمومان کەوتووە لێرە و لێوێ بۆچی کاکە یعنی کەسێکی زۆر عادی ئەی باشە ئەی ئەمانەمان چۆن هەموو بە بێدەنگی بەڕێ کردو ئەمە لە هەفتەیە لە 2 هەفتەیە ئەمانە کەیزێتە بەردەستی ئێمە هەمووی بە بێدەنگی ئەڕوا بە بێ سۆشیال میدیا بەپێ ئەوەی بەڵام کە تۆ بتەوێت لە شارێکیکەوە لە حیزبێکەوە لە دەستگایەکەوە لە شوێنێکەوە ئیساری مۆزوعێ بکەیت گەورەی کەیت ئەوە نەتیجەکەیەتی کە تێکەوتنەکە هەر بۆ ئەوانە هەم بەیاننامەکان بە شێوازی ترەشێتەوە بەڵام دادگە و دادوەریش لە کاری خۆیەکە ینی پێش ئەوەی هەموو شتێک ڕووبات ئێمە وتمانە ئەم ڕۆژنامەنووسە بەلانی کەم ڕۆژێک بۆ 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئەبێ ڕابگیرێت لەبەرەوەی کەیسەکە واخوازێت تەشیرەکە ئاشکرایە خۆی اعترافی کردووە ئەتر لایەنی یەکەم و لایەنی دووەمیش دوای ئەگەر هاتوو ئێمە کارەکەمانەوە بە بتوانین ئاشتێکیان بکەینەوە بانیەکەم لە سندیکای هەردووکیان دوو گەنجن ئاشیانەکەینەوە شتەکەش حەلە بێ و نەمەوزوعیش دروستە بێ و نە ئەوەی کە دنیا ژێرا و ژوور بێ و یعنی ڕۆژنامەنووسێکە هەڵەیەکی کردووە دادوەر ڕۆژێک 2 ڕۆژ تەوقیفێک کاکەڕانەوە کەیسی ئەو کە بەڕێزی تر چۆنە ئەمە کەیسیەوە کەیسی دووهەم کەسی جەمال عەبدوڵڵاه جەمال عەبدوڵڵاه خۆی پیاوێکی ڕۆژنامەنووس و پیاوێکی محامیە پارێزەرە هەموو پارێزەرێک کەم تا زۆر ئەوە ئەزانێت کە تەبلیغێک دوان سیان بۆ هەر کەسێک لە ئێمە تەنانەت بۆ پەرلەمانتارەکانیش تەبلیغ ڕۆشت ئەبێ بڕێ بە دەمیەوە لە یەکەمان ڕۆی ئەبێ لە دووەما بڕێ لە دووەمان ڕۆی لە سێما بڕێ ئەجینا ئەم سێ تەبلیغە ئەبێ بە ئەمری دەستگیرکردن بەس خۆی کەسێکی یاسایی بێت چۆن نایەت بەدەم ئەوم پێ سێرە چونکە کاک جەمال هەموو جارێک هاتووەتە سلێمانی منی ئاگادار کردوتەوە ئەوە مەسەلەن ئەڕۆمە دادگا کیسی فلانم هەیە چونکە کۆمەڵە کیسی هەیە زیکە هەژنۆ کیسی لەسەر ئەمیش کۆمەڵە شکاتی لە خەڵک کردووە لەبەرەوە حکومەوەی کە ڕۆژنامەنووس بۆ لێرە و گۆڤارێکی سەر بەخۆی هەبوو خۆی سەرپەرشی گۆڤارەکەی کردووە کەیسەکانی زۆرن هەنێکیمان بۆ چارەسەر کردووە هەنێکی داخراوە بەڵام هەنێکی بەکراوی ماوەتەوە یەک لەو کەسانەیەک لەوانەیە کە ئەمری گرتنی هەیە ئەمری گرتن کاک جەمال خۆی باش دەزانێت لە هەر شوێنێک بین جارێ ئەڕۆی لە فڕۆکەخانەیە ناوت هەیە دەزگیرەکەی جارێ لەسەر مەرزی وڵاتێکی بێگانە ناوت هەیە دەزگیرەکەی ئەمری دەزگیرکردن بە هەموو با بڵێن بنکە ناوخۆیەکانە بڵاوە بێتەوە ئەوەی کاک جەمال مۆزوعەکەی پێما 10 ساڵ لەمەوە پێشە تقریبان ئەمری دەزیرکردنی هەیە تەبلیغەکانی بۆ ڕۆشتویان نەگەشتە دەستی هەولێریان خۆی نەهاتووە یان یەک و دوان وسیانە بەداخۆ ینی کاک جەمال ماوەیەک لەم پێش 2 ساڵم پێش جارێکە هاتە سلێمانی کەیسەکەی هەر بە هەمان شێوە بوو شەوێک دەزگیر کرا بەڵام بۆ بەیانی چون بەدەمیەوە کەفارەتمان بۆ کردو ینی 2 ساڵم لە بنکەی پۆلیسی ئەزمر لەوێ مایەوە ئەمانە کەیسی ڕۆژنامەنووسی کۆن ئەبێت بەڵام نافوتێ وە قەرزی سەرشانی هاوڵاتی وایە مەسەن کەیسێ بابەت هەیە هی 15 ساڵ لەمەوە پێشە
زینوە بێتەوە زینوە بێت ئەبێ بگەیتە حەدیەوەی کە دای ئەخی ئەمەی جەمالیش بە هەمان شێوە دە مەقالەیەکی لەگەڵ هاوڵاتێک بووە دە مەقالەکە لە قسە لەم و قسە لەو گەشتە ئەوەی کە ئیتر ئاسی ئاسی تونوتیژی و بتر بابەتەکە دانەخراوە کە بابەتەکە دانەخراوە تەبلیغەکانی بۆ ڕۆشتووە ئەمری گرتنیە ئەم بۆ شایەتیەک چووەتە محکەمە سەری ناوەکەیەکەن سەرەکەن کەیسێکی دەزیرگرتنی هەیە ئەمە ئەوە ئەمڕۆ محکەمە زۆر بەڕوونی با بڵێن دادگای سلێمانی ڕوونکردنەوەیکی لەسەر ئەم کەیسەیەوە زۆر بە زمانێکی نەرم بەبێ تەشیر ببینە ئەست و ئەساسی ئیشەکەی باس کردووە کە چۆن هاتوو ئەمە چۆن گیرەوە بەڕێز و بەحترام انشاءالله سبێنێ ئەلەکسەر سبێنێ بە کەفالەتێک ئازاد دەکرێ و بەڵام محکەمەکەی هەر ئەمێنێتەوە ئەمە محکەمەکەی داخلێ ئەمە ئەساسی ئەم دوو کەیسەیە کە سەدان ئازاد کراوە بە تەنها کاک جەمال ماوە هیواخوازم کە سبێنێ ئەوش ئازاد کرێ بە هەمان شێوە بە کەفالەتەکە ئەچێنێک با بچینە سەر دیوێکی تری بابەتەکە دەمەوێت قسە لەسەر ئەو هەڵمەتە سۆشیال میدیایی و میدیایش بکەین کە لەسەر سلێمانی و لەسەر بەرپرسانی ئیداری لەم دەڤەرە کرا سەبارەت بەوەی کە ئەم دوو کەیسە ئامانجدارە و ڕاشکاوتر بم لەگەڵە زیاتر کەیسی جەمال حسێن کە دەوترێ ئامانجدارە جعفو جەمال عەبدوڵڵا پێم بڵێ بۆچی لەم هەموو گرتن و سزادان و ینی دنیای کەیسی ڕۆژنامە نووسی هەیە لە هەولێر و لە دهۆک و لە زاخۆ لەکوێ ڕۆژانە بە بێدەنگی وەک جەناب بدەڵێوەکو ئەو زەرفانی بەردەستی تۆ تێ ئەپەڕن بەڵام دوو کەس کە تۆ شیت کردەوە بە دوو کەیسی دوور لە کاری ڕۆژنامەوانی دەست بەسەرن بۆ بەم شێوەیە هەڵای لەسەر دروستەکرێ بیرت نەچێ لە ماوەی 3 ساڵی ڕابردووە بە تەحدید لە 2022 بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان لە پاشەکشەیەکی خراپین بۆ ئازادی ڕادەربڕین هەموو ئازادیەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئازادی وتن و ڕادەربڕین و بڵاوکردنەوە راپۆرتەکانی IFJ CPJ مافی مرۆڤ ئەمانە هەمووی مەرسەدی حڕیات نقابی عراقی نقابی خۆمان لە کوردستان سنتەری میترۆ ئەمانە هەر هەمووی ئەڵێن لە پاشەکشێ ئەم پاشەکشێ لەکوێیە کە تو سەری پێشەکاریەکان بکەیت لە سلێمانیەوە نییە پاشەکشێ خاصەتەن کەیسی بادینان و کە هێنان لە هەولێر دادگایکرانێکێکە لەو گورزانی کە بەری ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان کەوتووە خەڵکی ماوەی زیندانەکەی تەواو بۆ هێشتا من پێدەڵێم خەڵکی 700 ڕۆژە لە تەوقیفایە 700 ڕۆژە لە تەوقیفایە عیماد بیلال 48 ساعت لە تەوقیفا بووە بزانم 300 نووسرا و کۆمنت و بەیاننامە لەسەر کە من پێشتریش پێم وتووە کە تۆ تەوقیفە بی باشە بۆ یەکەمین جار خەڵک حکم درا لەسەر نووسین لەسەر بابەت لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامە نووسان کە لیژنەکە سەر بە هەولێرە حرفێکی لەسەر نەوتون 72 کەس وەکو جەڵە پێنراون دادگایی کراون ئەمە مۆزوعەکە ئەمەیە ئەمە لێرە دەست پێکە ئەم راپۆرتانە هەموو ئەمانەی تیا باس کراوە تیمی ئەمریکەکان و هۆڵندەکان و ئەڵمانیەکان و بەریتانیەکان ئەمانیان هەموو نووسیوە لە راپۆرتەکانی خۆیانە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەسڵەن ئەڵێ ژینگەی کوردستان ژینگەیەکی لەبار نییە بۆ ژیانی میدیایی بەڵام کە بۆت باسەکە هەموو پێشەکارەکان لە ئەو دەڤرەیەکە ئەیانەوێ مەسەرەن تۆپەکە هەڵەنەوە سلێمانی 3 ڕۆژ پێش نزیکی بەدایان هزار مامۆستا لەسەر جادە بووە بەدایان هزار مامۆستا خوێنە لوتی کەسێک نەهاتووە کەسێک زلەیەکی بەرنەکەوتووە ساڵی 2010 103 ڕۆژ هەموو مامۆستایان لەسەر شەقامی سلێمانی بوون کەسێک قسەیەکی پێ نەوتراوە ئەمە جەوی سلێمانیە ئەم کەشەی کە لە سلێمانیە گوزاریات ئەبێ بەمای نیگەرانی راپۆرتەکانیش هەمووی واڵێن ئەڵێن پێشەکارەکان بەشی هەرە زۆری لە دهۆک و لە هەولێرا هەیە بۆیە کە ڕۆژنامە نووسێک بە بابەتێک لە بابەتەکان کە بانگ ئەکرێت کەیسەکەشی ڕۆژنامە نووسی نەبێ هەڵایەکی ئەلامی زۆر گەوری لەسەر دروست دەکەن ئەسڵەن تو بۆ بەیاننامەکەی لیژنەی داکۆچی کە بەداخەواڵێم لیژنی داکۆکی بەبێ پرسکردن بە جێگری نەقیب بەیاننامەیەکیان بڵاو کردوەوە کە کەلیمەی دەبێت بەکارهێنن دەبێت ئازاد بکرێن ئەم کەلیمەی دەبێتە بۆ بمای نەکبەتی کاکە لەسەر دەبێتێک 800,000 کەس هاتن سەر جادە ئیتۆش واز لە دەبێت بێنە یاسا بەرقەرارە یاسا خۆی حکوم ئەیە ئەگەر کەسەکە تاوانبار بێت تۆمەتبار بێت یەک لای بێتەوە بێت تاوان بێت دوای دو ڕۆژ بە تەوقیف بە کەفالەت بەریێت ئەم هەڕەشەی زمانی هەڕەشەکردنە ئەم تانە و تەشەردانە ئەم پەلاماردانی سلێمانی پەلاماری منیان ناوە پەلاماری ڕەحمان غەریبیان ناوە پەلاماری لەقەکەیان ناوە پەلاماری کەناڵی ڕووداویان ناوە کە کەناڵێکە بە دەعم و بە سەپۆرتی پارتی دموکراتی کوردستان هەچێ بەڕێوە بە شێوازێک لە شێوازەکان کە تۆ نەقیبی ڕۆژنامە نووسانی چۆن بە کەناڵی ڕووداوەڵی مامەحەمەدیەکە مامەحەمەدی بۆ چیە کات کەناڵێکە ئیشی میدیاییە کات ئەو ئیلا ئەبێت لەگەڵ تووا بیکات ئەم هیستریایی کە تووشی ئەو برادران نەبووە تەناهی ئەوەیە کە ئازادیەکە لە سلێمانیا بەرقەرارە ئەمە ئیشی ئێمەیە ئێمە ئاواهی ئیش لەگەڵ ڕۆژنامە نووساناکەی یاسا دادگا بنکەکانی پۆلیس بە ڕێز و بە احترامەوە ڕۆژنامە نووس ئەگەر هاتوو کەیسەکەی ڕۆژنامەوانی بێت احترامی دنیای لێکردن
بەڵام ڕۆژنامەنووس ئەگەر بێت و جاسووسیش بکات دەستگیرەکرێت ئەوە چێتە خانەی دەروی ڕۆژنامەنووسی بەڵام تۆ ناکرێت ئیلا بە زمانی دەبێت بڵێ ئیلا ئەبێ بۆم بەرەڵاتە ئەترێم یاسایانە بۆچی ئەمە بۆچی یاسای ژمارە 35مان هەیە بۆچی یاسای ژمارە یانزی ساڵی 2013مان هەیە بۆچی یاسای سندیکای ڕۆژنامەنووسانمان هەیە بۆچی یاسای خانەنشینیمان هەیە ئێمە زیاتر نزیکەی دەبۆ 11 یاسامان هەیە لە هەرێمی کوردستان لە کاری میدیایی پێکەیت تۆ چۆنە بێ بڵێ دەبێت بۆمان ئازاد کرد ئەم هیستریایە حاڵەتێکی تێکەوتنێکی خراپ بوو بەڕاستی لەوانەیە هەندێک کەس نەزانن کیسی ڕۆژنامەنووسی چۆن ئەچێ بەڕێوە بەڵام ئەمە فێرانێکی کاکە ئێوەتانەوێت ئەمە یاسا بەرقەرارە کەیسەکە یەت ڕۆژنامەنووسەکە یەت ئەگەر هاتوو کێشەکەی قرس بوو شارەزای بۆ دانرێت ئەم شارەزانە ڕۆژ سوێنی لەگەڵ خۆن ئەبن بە دەمڕاستی ڕۆژنامەنووسەکە سوێنێکی یاساییە خۆن هەتاوەکو دادوەر لە سلێمانی ئەمە باوە نازانم لە دهۆک و هەولێر ئەمانە هەبێت ئێستا من نزیکەی ئەمڕۆ 20 ناوم نردوو بکرێن بە شارەزا بۆ لەبەرەوەی کەیسەکە کەسێک زۆڵمی لێ نەکرێت بەرامبەر بە کەسێکی کە چونکە یاساکانمان زۆرن ئێمە لێرە بەم شێوەی ئیشەکەین کەسیش گلیمان لێ ناکە لە راپۆرتەکانیشە ناومان بە خراپە ناوتێ بەڵام کە تۆ ڕۆژنامەنووسێک دەستگیرەکری و کەیسەکە 180 دەرەجە ئەگۆڕیت و تووشی هیستریایبیت و قسە بە هەموو کەس دەڵێت و بەیاننامەیەک نیوە شەو دەرەکەی بەبێ بزانانی ئەستی باوەڕێکی پرس بە لە کەستێمانی نەکراوە کە بەیاننامە چۆن شتی وا دەبێت کاکەڕوان کاک جەمالیش ئەندامە کە عیماد بیلالیش پێش ئەوی بڕات تەوقیف بێت ئەو هەفتەیە دوو جار هاتووە لەگەڵ منە دانیشت و خۆم دامناوە هەموو شتەکانم پێوتووە ئالێتی ئیشەکەم پێوتووە تو بەیاننامێک لە هەولێر و دەرەکەی بازی بەسەری ئێمە ئەوە نەتیجەکەیەتی فەرمووی ینی پەلاماری کەناڵێکی خۆتانە یاوە ئەسڵەن قسەی زۆر ناشرینیشی تیاوتراوە ئەوە ئێمە قەیناگە ئێمە ڕاهاتوین لەگەڵتانە بڕگەیەکتان هەیە ئەیهێن و ئێمە دوایەوە بە سنتەری میترۆڵن سەرەرەکی ڕەحمان غەریب بوو ئەو کەسێکە بەخۆی لە سەرۆکی لە قسەوە ینی هیستریایە چییە بۆ بکار بگاتە ئەوە ئێمە 9000 ڕۆژنامەنووسمان لە هەرێمەکەیە هەیە ئەسڵەن سندیکای ڕۆژنامەنووسان ئەگەر سندیکایەکی تۆکمە و ئەو احترامی کە لە پێشتر هەبوو لە سندیکایە لەم خولەشە هەبووە ئەو راپۆرتانە بەم دەرەجەیە شکستیان بە تەجروبی ئێمە نەیهێنا کە بڵێن ژینگەی کوردستان ژینگەیەکە لەبار نییە بۆ کاری ڕۆژنامەنووسی ئەمە مەترسیدارترین زەنگە کە بۆ کاری ڕۆژنامەنووسی و بۆ میدیالی ئەدرێ لە هەرێمی کوردستانە کە هێزترین وڵات بڵێت لە راپۆرتەکە بڵێ ژینگەکە وایە بڵێ وای لێ هاتووە لەبەرەوەی کە 72 ڕۆژنامەنووس هێنە قەتڵ ئامیانەکەن هەمویان حکمیان و تەوقیفەکەن حرفێکی لەسەر ناوترێت لە هەولێرەوە بەڵام دوو ڕۆژنامەنووس کە بەم کەسێکە من بۆ باسکردن ئاواهی ئەگیریان 16000 قسەی لەسەر کراوە ملیۆنی کۆمنتی ناشرین لەسەر ئەم بابەتە نووسراوە بە یاعاز بەیانامی لەسەر دەرکاوە نیوەشۆ کە بیبی بزان ئەمە کێشەکەی ئێمەیە کەواتە کاری میدیایی لە هەرێمی کوردستانە لە دووڕیانایە یا ئەبێت بخێنە سەر ڕێچکەی خۆی بۆیە ئەو ساڵانی کە 2005 و 6 و 7 تاوەکو 2012 و 13 چۆن بۆ ئاواکی بێت یان ئەبێت بەم شێوازە ئێمە ئەچینە ڕیزی ئەو وڵاتانی کە بە دیکتاتۆری میدیایی ناوێندی بەڕاستی دیکتاتۆری میدیایی چونکە ئەگەر تۆ نتوانیت یاسا بەرقەرارکەی نتوانێت کە ڕۆژنامەنووسە دابنیشیت و 5 کەیسی تیرۆی ڕۆژنامەنووس هەبێت تەنها یەک تاقەتکەرێت دەستگیر کرد بێت چواریان بسوڕێنەوە کەواتە ژینگەکەت لەبار نییە کێ ئەم ژینگەیە لەبار ناکات هێزێک هەیە دەسەڵاتێک هەیە کارێکەکات بۆی کەسی جنڵێت بۆی کەس دێتە سەرجادە بۆی کەس مزاهرە نەکات بۆی کەس ڕووماڵی خۆپیشاندانەکان نەکات بۆی کەس بابەتێک نەنووسێت لەسەر ئەم لەسەر ئەو لەسەر نەوت ئەی باشە بۆچی لە سلێمانی ئەم هەموو بابەتە ئەنووسێت بەمەحەلێک ئەمە زەرفەکانەکە پێ حەلە بێ بابەتەکە و کەسیش ناکوژێت و کەسیش تیرۆر ناکرێت ئەمە کێشەکەیە ئەمە یعنی ئەگەر بێت و ئێمە ڕەچای ئەم خاڵانە نەکەی کوردستانمان لە دەستێتێت لە ڕووی میدیایی و لە ڕووی ئازادی کەواتە کارۆنانی بە قسەکانی جەنابتە بەڕوونی دیارە کە ئامانج داکۆچیکردن نییە لەم دوو کەسە ئامانج لە بابەتێکی دیکەیەکە لە پشتی ئەم بابەتەوەیش بابەتیانی پرسیار خستنە سەر ئازادی ڕۆژنامەوانی لە پارێزگای سلێمانی و دەوروبەری و قسەکردن لەسەر ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم نەچوە ئەگەر چی ئەمڕۆ بەڕێز کاک لەتیفنێرۆیی بە ناوی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و قسەی کرد کەوتی ئێمە هیچ پەیوەندێکمان بەم کەیسەوە نییە و بگرات لاوەشەکەی یاسا سەروەر بێ ئەی ئەنی ئەمە چ کاریگەریەک دروستەکە لەسەر ڕۆژی ڕۆژنامەگەری بە تایبەتی کە ڕۆژنامەنووس دەبینێت لە هەولێر وەک جەنابەت باسێکی بوو دۆخەیە 72 ڕۆژنامەنووس پێکەوە بە کۆمەڵ بڕیاریان لەسەر درێ و کەسیش قسە ناکا و لێرەشەوە دوو ڕۆژنامەنووس دنیای لەسەر ئارژێر و ژوورەکرێ ئەگەر تۆ تایتڵەکان بخوێنیتەوە بە تایبەتی لە کەناڵی کوردستان 24 کە کەناڵێکە زۆر لە سەرۆکی حکوومەتەوە نزیکە زۆر بە واضحی ئەوە دەرەکەوێت کەناڵێکی کەشە بە تەنیشتی ئەوە هەر لە هەولێر کەناڵی ڕووداوە تایتڵەکان بەراوردکە هەستەکەی کە ئەمە باڵێک خەتێک هەیە ئەوێت بڵێت سلێمانی وێران بووە
يعني وا تشبيه كتو إخواني تو أجر خد ليرة نجد وا بريارة أو الاستماني قصة الزماني ببرن أو الاستماني قصة أي هوا الرجل منوسان استماني لازم كلبشان بو كرنو كلبشان بو هرزان كرنو شان بو كرنو شان أو استمانية أو استماني بجارك 8000 كزيت السرجادة هم الرمالك هاد 250 كنال الاستمانية بنوسينجا كان 250 كنال كاركها یا تو ئەم ترس و لەرزە لە دڵی خەڵکا دروستەکەیت و دایەوە ئەم ناشرینکردنی ناوبانی ئیسلێمانی بیرت نەچێت سەرتیب بەداخەوە ئەڵێم یانی هەر تیمێکی ئەجنەبی هەر کەناڵێکی ئەجنەبی ئەوێت کە بێتە سلێمانی هێزێک هەیە بەگویا چرپێنێت لە سلێمانی تیرۆ دەکرێت سلێمانی پەکەکە تیا بەرقەرارە سلێمانی نازانم هێزی ئیطلاعاتی تیا وەرە سێر کرد لە ناو سلێمانیا یەک کەناڵی بیانی ناتوانین بهێنین ئێرە کە بانیانەکەن بە داوەتیش بێن ناوێرن بۆ لەبەری لە هەولێر گلێنەوە کەناڵ هەیە گروپی کەناڵە خەلیجەکان سعودیەکان یەک کەناڵە لە سلێمانی نووسنگیان نیە بۆ لەبەرەوەی بێ موافقەتەکە لە وەزارەتی ناوخۆ بکرد وردەکاریەکانمان لایە چۆن ئەیان لێرنە سلێمانی تەنانەت ئەگەر بە تیمیش بێن وا ئەیان لێرن کە ئەنا بۆچی لێرە کەناڵ نیە ئەنی بۆ ناکردەوە کەناڵەکانی تورکیا هەیە لێرە کە تۆ ئەڵێ سلێمانی پەکەکە تایە بەرقەرارە ئەی باشە چۆن تەرەتی لێ چۆن کەناڵی مەسەر ئەنادۆلی لێ چۆن ئەمانی لێ بەڵام تۆ ناڵی BBC بێت ناڵی ئەلحورە بێت ناڵی کەناڵە خەلیجەکان بێت ناڵی کەناڵە سونەکان بێت ئەوەی کە لە سلێمانی ئیشەکە ئەمە یەک لە خاڵە بەقوتەکانێکی ئەیانوی لە سلێمانی پێبن بۆ لەبەری نەزانین سلێمانی چی ئەوزەرێت بەڵێ ئەوە سلێمانیەکە بانی تایوارە هەر چوار پارچی کوردستان خۆپشاندانی تیاکات هەموو ڕۆژنامەنووسەکانی چوار پارچی کوردستانی تایە کاری خۆیانەکەن تیم ئەجنەبیەکانی تایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تایە کار و چالاکی شانۆ و ڕۆشنبیری و چیرۆک و بابەت و مۆسیقا و باشە خەتو ئاواهی بەشارەکە چۆن ئەگەر تۆ بۆ ئیدعایکە ئیکەی ئەو خاڵانەیە هەل لێدان لە سلێمانی بە بەرنامەیەکی وردەکرێت لێدان لە سلێمانی ئەم دوو ڕۆژنامەنووسن نیە بەتەنها لێدان لە سلێمانی ئەوەیە کە لە وەزارەتی ناوخۆ هەر کەناڵی بێت سلێمانی نووسنگە بکات و ئەبێ لێ پارە بات پارە و باج و سەرانە و زەختێکی وای لێکرد ئێسش مەجموعەیە کەناڵ هەیە 12 کەناڵن کە ئەمانە بیانین لە سلێمانی نووسنگیان بۆ بکەینەوە پارەکان لێ وەرگرتوون ئیجازەکەشان نیاونەتێت بۆ لەبەری نیە سلێمانی ئەمە مۆزوعی سلێمانیە کەژڵی سلێمانی ئەمە سلێمانی ئەوە گەرمیانە ئەوە هەڵەبجێ ئەوە پشدەر و بتوێنە ئەوە قەراقشە یعنی نوێی کوردستان زیاتر سلێمانی بەمەساحە ئەتو ئەم دژایەتیکردنە بە واضحی دیارە لە چوار تایتڵی وەکو ئەمەی ئەم دوو ڕۆژی کە تێپەڕی ئەمە باشترین ئەزمونە هەم بۆ تێکەوتنی لیژنی داکۆکی لە ڕۆژنامەنووسان هەم بۆ تایتڵەکانی حکوومەت و کەناڵی کوردستان 24 هەم بۆ هەندێک ڕۆژنامەنووس کە دوای سوشیال میدیا ئەکەون ئەن ئەوە تا ئەو کەیسەکانم لە بەردەستای من هی هەردووکیان ئەو بەبێ بزانن چیە هەرجگە لەوەش خۆ جەناب ڕەنگە باشتر لەوە ئاگاداربی ژینگەی کارکردن بۆ ڕۆژنامەنووسەکانی ئەو کەناڵانی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە لە سلێمانی ژینگەیەکی لەبارە بە پێچەوانەوە ڕەنگە بۆ ئەو ڕۆژنامەنووسانی کە کار بۆ میدیایەکێتی دەکەن لە هەولێر ژینگەیەکی لەبار نەبێ بێگومان کەمترین پێشەکاری سلێمانی ڕوویە کەمترین پێشەکار و پێشەکارانش کە ڕوئیان شتی ڕۆژانەی احتیاجین ینی ڕێگە گرتنە کامێرە وەرگرتن ئەمانە پێشەکاری ئەوەیە کە ڕۆژنامەنووسێک بفڕێنیت گولێک بنی بەناو دەمیەوە ڕۆژنامەنووسێک بفڕێنیت هەردوو هەموو پەنجەکانی دەستی بشێنی زمانی بۆ ڕیفرێتە سەرجادە پێشەکاری ئەوەیە کە پیاوێکی بەتەمەن بڵێتر من دۆسیەکانی خۆم ئاشکراکەم هەر بۆ بەیانی تیرۆریکەی لە ناو سیارێکە ئەمەوەی لە ینی ئەمە کێشەن ئەمانە سلێمانی هەموو کەس زانێت کە هاتوێتی ئێرەوە ئەو ژینگەی کە لێرەیە هەیە بە ئەترافی هەموو سەفارەت و قونسولێتەکان بە ئەترافی هەموو ڕێکخراونی دەوڵەتەکان بە ئەترافی ئەوانەی کە یەن کەشەکە ئەبینن کە ژینگەکە ئەبینن خەڵک لە سلێمانیا 5-6 کەناڵی ئەهلی هەیە بانی تێوارە قسە بە دەسەڵاتی ئێرەڵێ و کەسیش پێ ناڵێ پشتی چاوت بێ ئەیتر چۆن ئەمە لێرە دەوڵەتانی دراوسێتە حکوومەتیاکەن ئەمە کێشەکە ئەزەلیە ئەم کێشەیە بۆ لەبەرەوەی کات ئێرە وا دەرخەن هەتاوەکو لەوێ ئەو ئازادیە نەبێت خەڵک داوای خۆپشاندان نەکە خەڵک داوای دروستکردنی راپۆرت نەکات خەڵک پرسیار بە یاسای کاری ڕۆژنامەوانی و یاسای بەدەستێنانی زانیاری نەکات ئەمانە هەمووی ئەو کێشانن کە ئێمە ئەبێت لەمە دوا ورد دیراسی بکەین ورد لێ بکۆڵینەوە بۆچی لێرە ئازادیەکە بەرقەرار بوو لەبەری دەسەڵات لێرە نەترسا خۆپشاندانەکە ئەو خۆپشاندانە ئەوە جادێ خۆپشاندانەکە بۆ خۆپشاندانی مەدەنیانەکەی 100,000 کەس دێتە سەر جادە بەڵام ئەگەر تو بێت و هەڕەشە بکەی بڵی دەبێت خەڵکیش بە مقابلی دەبێتەکەی ئەو پەرچەکەدار دروست بێت ئەجینا بەرنامە چۆن بێت لە بەرنامەی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانە بڵێت دەبێت ئازاد کرێت بەبێ ئەوەی کە باسی یاسا بەس خۆ تۆ باست کرد کەیسەکان کەیسی مەدەنین ینی کەیسی ڕۆژنامەوانینی کەسی زۆری احتیاجی ینی ئەمە ڕۆژانە بەنسبەتی ئێمە زۆر احتیاجی ئەمانە ڕۆژانە هەرم هەفتەیە دەکەیسی ئاوامان هەیە دوانیان گەورە کرا هەر دەکەیسمان هەیە سیان چوارێکیان
هەر ڕۆژنامەنووسی ناودار و ناسراوی شارەکەن خۆیان بە بێدەنگی ئەچن سەلام عەلیکم سەلام لەگەڵ دادوەر و بنکەی پۆلیسە و ئیفادی خۆیان هەیە و کەیسەکە ئەڕوا ساڵ لەگە خایەن جارێ 6 مانگ خایەنە یا ئەمی بات و یاوی بات ئەمە شتی ڕۆژانن تۆ نابێت کەیسێک بێنیت و بیکەی بەوەی کە ئەم شارە ئیتر ئامانی تیانەما ئەم شارە هەور و ئاسمانەکە ڕووخا بەسەریان لەبەرەوەی کە ڕۆژنامەنووسێک بانکرا ئەوش ڕۆژنامەنووسەکە خۆی بە اعترافی خۆی کەیسەکە ڕۆژنامەنووسی نییە خۆی لە ڕۆژنامەنووسی نییە بابەتێکی تایبەتە تۆ بچی لە هەولێرە دانیشی ئەم بەزمی لەسەر دروستەکەی ئەمە کێشەی نەکبەتەکانی ئێمە ئەوەیە ئەنجینا معقولە ئازادی ڕادربڕین لە وڵاتێکە لە هەرێمێکە ساڵانی پێش و باشتر بوو بێ لە ئێستا کە ئەم هەموو تەکنۆلۆژیای لە پێشە بەزی شەڕی داعش نەماوە ئێستا ئازادێکە بەرقەرارترە خەڵک ئەتوانن بڵێن خوێنەوارترە گەشتبینترە کۆمەڵێک بەڵام سیرەکەی راپۆرتی پێشەرکاریەکان باشترینیان ئەو ساڵانەیە کە پێش ئێستەیە لە 2020 و 2022 ئەمانە هەمومان ترسمانە سەرە کە شتێک نەقەومێت یا ڕەبی شتێک نەقەومێت و ڕۆژنامەنووسیا بگیرێت و حکم بدرێت بۆ لەبەرەوەی کە ڕۆژنامەنووسێک حکم بدرێت یەکی ڕۆژنامەنووسیا بەلانسی ڕۆژنامەنووسی لە هەرێمەکەیان بێتە دواوە بەداخەوە کە تۆ لە بادینانەوەی هێنی لە هەولێر 6 ساڵ حکمی ئەڵێ هەرێمی کوردستان ژینگەکەی لە بار نیە ناڵەوە مسلێمانیە هەڵەبجی ئەڵێ هەرێمی کوردستان باشە ئەگەر تۆ کەسێک لەسەر ئیمۆجێک لەسەر گروپینێک لەسەر چاتینێک حکم بیت ئەی باشە بەتەمای یعنی ئەم خەڵکە هەموو وەکو مەڕ ملت بۆ بە ئەمە کێشەکان میدیا دەسەڵاتی یەکەمە ئێستا دەسەڵاتی چوارەم نەماوە پیانەوە سوڵتی قەزای قەزای چوارەم یان سوڵتی چوارەم ئێستا سوڵتە یەکەمە لە هەر وڵاتێکا دیموکراسی هەبێت میدیای باوەڕێەوە یعنی سێرکە مەسەلەن جاری وهەیە بەلاڕێ شایبا میدیا ئێستا بەداخەوە لەمانێ ئەم کەسانە لە هەولێرەوە ئەگەر ئێمە زوو ناتینایەتە سەرخەت و بۆ خەڵکمان ڕوون نەکردایەوە ئەم کەسانە بە حسابی سوۆشیال میدیا و میدیای هەولێر بەڵێ ئەمانە ئێمە خەڵک بە پۆلیس گرتوونی فڕاندوونی و لیان دراوە چی ئەمەی کە باس کرا بەڵام خۆیان کە چوون سەردانیانکردن لە گرتن و گواستنەوە بەعکس و احترامێکی زۆری گیراون و شوێنیان باشەوە یەکیان بە کەفارەت بەرویشان باینی ئەویان بەرێت ئەمە مۆزوعەکانە بەڵام ئەگەر تۆ بتەوێت ئیشی ئەعلام بە شوێنی خۆی بەکار نێنیت ئەوەیە کە ئەڵێ یعنی خاڵێکت بۆکە بە شتێکی زۆر گەورە و جاری واشێ مۆزوعێکی زۆر گەورەی نەتەوەیت بۆکە بە خاڵێکی زۆر بچووک یعنی هەر ئیهمالی بکەیت ئەمە کێشەکانی ئێمەیە سەرتی بیان جا لەبەرەوە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە لەم حاڵەتەیە حاڵەتێکی بەنسبەتی سلێمانی و حاڵەتی زۆر احتیاجیە یاسا حکم ئەیات دادوەر قەرار ئەیات و کەسیش دەست ناخاتە ئیشی دادوەر و کەسیشمان جورئەتی ئەوە ناکەین بڵین دەبێت ئازادکرێن یا دەبێت بەرەڵاکرێن و ئەو بەیاننامەیەشی کە نەقابە لە هەولێر دەری کردووە هیچ اعتراف و اعتیبارێکی بۆ ناکرێت چونکە بەیاننامەکە بەبێ ئاگاداری جێگری نەقیب دەرکراوە کە پێوتون توێتی با هیچ نەبێ بزانین کیسەکە چییە ئەساسەکەی چییە لێکۆڵینەوەی بکەین اینجا بەیاننامێکی لەسەر دەرکەن نەک ئەوەی کە تۆ کە لە سلێمانیە شتێک ڕۆیاوەکوی کە بە دەردی کوردڵە هەنگە لە کرۆدارا دۆزی بێتەوە بەڵام لە هەولێر هەرچی بکرێت کەس باسی ئەمە ناخۆشە بەڕاستی ئەمە میدیا زەرمەنە ئێمە ڕۆژنامەنووسان هەمومان زەرمەنیتەیە کەواتە حزب سەندیکا ڕۆژنامەنووسانیشی تووشی و دەردەکوشندەیە کردووە کە کەی بوێ بە دڵی خۆی هەڵی سۆ بەداخەوە ئەوە لە ئەوە بەڵێ ئەگوزارێ لە هەولێر و بەڵام وەرە ئێمە لە سلێمانی تێکڵەیەکی هەمومان و لە یەکەم ڕۆژشەوە کەس بۆ ئەو کارە بۆ ئێوە جێنای هەڵن کەوەکو لقی سلێمانی ئێمە ئەوەی کە کردوانە ئەتوانن هەمووتان لە عیماد بپرسن کە عیماد لە باس نیوز ئیشەکات من خۆم وەک لقی سلێمانی سکاڵام لەسەر باس نیوز تۆمار کردووە بەڵام بۆ تاریخ بە حرفێک ئەو کوڕێک هاتووەتە ئەوێ وەک کوڕی خۆمان ڕفتارمان لەگەڵ کردووە ڕێگاکارمان پێپشانەوە پێشمان و تو بەداخەوە تۆ کەیسەکەت ڕۆژنامەنووسی نیە تا ئێمە بین لەگەڵت بۆ لەبرێ هەر کەیسێک ڕۆژنامەنووسی بێت بابەتێکی بڵاوکردنەوە ینی ڕاستی بێت نووسراوێکی ئاواهی بۆ ئێمەیە ئەبێ ئێمەی لەگەڵ بێت بەڵام ئەم کەیسەکەی تەشهیرە سەب و قەسف و ئیهانە و ئەمانەیە بەڵام پێشمان وتم من نووسراویشم بۆ کردو بۆ تاریخ قەڵێم وەک ڕۆژنامەنووس ناسانومە کە ئەندامیە وتمە بۆی نەک هەستێ بەوە بکەی کە لە کەناڵێکی ئێمە نوع ئەمە تۆمەت و بوختانی بۆ ئێمە دروست کردو کەناڵەکە خۆشمان لەگەڵت ئەهاتین بەڵام کەیسەکەت ڕێگە نایات کەیسی ڕۆژنامەنووسی نەبێت یاسای عقوباتی عراقی و خراپبەکارهێنانی ئامێر ئێمە ناتوانین لەگەڵیان بڕۆین ئەوشمان کردو خۆشی ئەتوانن ڕوونکردنەوەش ئەیە سپێنێ دووسبەی حتمما بەڵام بەداخەوە ینی ئەمەی کە ئەکرێت ئاواهی نابێت یعنی ئەو تۆمەت و تەشیر و ناوزڕاندن و سوکایەتی پێکردنە بە سلێمانی و بە دەستگای سلێمانی چی بکرێ بەرامبەر بەوانی کە دەڵی تۆمە دەبەخشنەوە بێگومان ئەمە قوانی سواوە هەر لی ئێنەوە سلێمانی هەر سلێمانیە و دڵنیاش بن هەرچی ئەگەر هەناسیەکی ئازادی وتن و ئازادی ڕادەربڕین و ئازادی ژن و ئازادی ئاین و ئازادی بیرکردنەوە هەبێت لە سلێمانی و ماوەتەوە ئەمەش ناشرینکردنە و ئەتوانم بڵێم هەوڵێکی زۆر نەزۆک بوو زۆر یعنی لە ئاستێکی وهیان نەبوو ئەویان نەکرایە بەڵام کرا فەرمو بزانم ئەوە
کەیسەکەش تەواو بوو کێشەکەش حەلە بێت کێ براوەیە ئەو شوێنە براوەیە کە خەڵکی ئازادە ئەو شوێنە براوەیە کە خەڵک تیا ئەتوانێن ڕەخنە بگرێ ئەتوانێت قسە بکات ئەتوانێت هەناسە بات ئەتوانێت بە ڕەش بڵێ ڕەش بەسپی بڵێ سپی ینی کار بگات ئەوەی لە ساڵی 2023 ڕۆژنامەڕۆژ نتوانێت چاتی بکە نتوانێت گروپکە نتوانێت کۆمنتێک بنووسێت ئەمە کێشەکانی ئەمێ ئەجینا بێتە سەر واقع و حاڵ ئەو قسانی کە کراوە لەسەر ئێمە لەسەر لە قیسلێمانی احتیباری بۆ دانانی لادان و دانانی ڕۆژنامەنووسی ئەمە دەستگایەکی ئەمنی نییە من لە بەردەسی مەسوولەکە ئیشکەم و تەحی بۆ بکەم نەخێر ئەمە فەلسفەی بیرکردنەوەیە تۆ چۆن بیرەکەی تۆ لەوانەیە من بیرکردنی تۆم بەدڵێن بێت تۆژ بێت من بەو شێوەیە بەدڵ بێت کە من بیری پێکەمە ئەمە کێشەکانە دوای ڕەحمان سنتەری میترۆ سنتەرێکە لە دەرەوەی سندیکای ڕۆژنامەنووسان تو بۆ پلاریتەیەکری تۆڵی سنتەرەکەی ڕەحمان دوای کۆمەڵێک ینی تۆمەت و تەشیر و ئەمانە کراوە بەداخەوەڵم ئێمە ئابم هەناسەیە ئەم سندیکایی کە ئێستا بەم هەناسەیە کارەکات یەکێک لە هۆکارەکانی پاشەکشەکردنی ئازادی ڕادەربنی لە هەرێمی کوردستانە ناوەکو ئێستا من ئەزانم کە ئێمە لە 4 ساڵ 5 ساڵ لەم و پێشە زۆر لە پاشەکشایی ئەمە حاڵەتەکەیە لەبەرەوەی کە مەسەلەن نەشتەرێکی تیژی پێ بۆ ئێرە بەڵام لەوێ زمانێکی بڕاوە کە 72 ڕۆژنامەنووس بێکەوە دادگایەکرێت ئەمە کێشەکان ئەلەمە سەرەگرێت ئەجینا ڕۆژنامەنووس ئێمە هەومان کە بووین بە ڕۆژنامەنووس شوێنێکمان خواردووە کە ڕاستی بڵێ باش منەگە لێرە شتێک بقەومێت بۆچی ڕاستی ناڵێم ئەمە بە کەیسەکە بەم شێوێ من ئەوەی کە ڕوویەوە باسی ئەەکەم نەک ئەوەی من بڕۆم بیشاربەوە نەخێر شارتمی ناوێت 100 کەیسمان هەبوو ئێمە لێرە ئەمانە هەمووی ئیشی سلێمانی هەر هەمووی یاسا هاتوو ڕۆشتوو بەبێ گەورەکردن بەبێ دەنگدانەوەی بەبێت با بڵین تۆمەتبارکردنی ئەم لاولا هەمووشی بە کاتی خۆیان ڕۆشتووە پارێزەر چووە ڕۆژنامەنووس خۆی قەناعەتی هێناو هاتووەتی دواوە بەڵام تۆ بتێ شارێک لە کەدارکەی بەهۆی کەیسێکی ڕۆژنامەنووسی و کە ئێمە تەنها ئەم هەفتەیە لە یەکشەمەوە تاوەکو ئەمڕۆ دەکەیس زیاترمان هەیە لە سلێمانیا دە بابەتمان هەیە هەر هەمووشی بابەتەکان بێدەنگ ئیشوکان بەڕێکرد و ڕۆشتوو بۆ ئەم دوانیان ئاوا بوو واتە ئەم دوانیان دەستێکی لە پشتە دەستەکەش ئەوە بکە ئاوایی کەشە بێت هیوادارم کە لەم و دووە هەموو کەیسەکان بەڕێشکی یاسایی خۆی بڕات و سندیکا ڕۆژنامەنووسانیش بەو تێکەڵی کە هەیە نەک ئەوەی کە تۆ گەلە کۆمەکی لە سەر شوێنێک بکەیت و تۆمەت بەخشی تۆ بۆ خەڵک تۆمەتبارکە بەڵام لە ئەخیرا چی باتەوە ئەوی باتەوە کە ڕاستێکی لەلایە ئەوەی باتەوە کە دڵسۆزێکی لەلایە ئەوەی باتەوە کە قەڵم فرۆش نییە و ئێمەش هەمومان کەسمان بەتەمای ئەوە نین لە کاری ڕۆژنامەنووسی و بین بە ملیۆنەر و ملیاردێر نەوەڵامە کاسپێکە کە دەستمان پێکردو هەتا مردن بە هەژاری ئەمرین بەڵام هەمانە بەسەری بەرزەوە ئەمرێ و هەشمانە بەسەری کز و بە دەردی کوردواتەنی ئەبێ کلکی لە ناوگەڵێ بێت هەتا مردن سپاس بۆ بەڕێز کاروانە هەر سەرۆکی لەقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەخێربی سپاس بۆ سەرنجەکانە بەڕێزان ئومێدەوارین کە هەوڵ بدرێت ورتر و ژیرانەتر کار لەسەر ئەو کەیس و بابەتانە بکرێت کە دەبنە قسە و باسی گەرمینە و میدیا و سوشیال میدیاوە کە کاروانیش باسی کرد با هەمیشە نەشتەرەکە تیژ نەبێت لە دژی سلێمانی و بۆ هەولێر و دهۆک بە جۆرێکی دیکە بێ دوجار هەمومان لە کوردستان دەژین ینی پێویستە مافی ڕۆژنامەنووسان ئازادی ڕۆژنامەنووسی و ژینگەی کاری ڕۆژنامەوانی بۆ هەمومان بەبێ جیاوازی لە کوردستان بە یەک نەفەس و بە یەک ڕێچکە بێ و هیوادارین هەموو لایەک سەلامەت بن و ژیانێکی تەندروست بژین سوپاس کە تاکو ئێستا لەگەڵمان بن هەر شاد و بەختەوەر بن.